لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحام لواني حفتاودو لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان فبس رزامندي خواي قول وهيوادان اوي ازي السودي اللي وربقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا وذي القربى واليتامى والمساكين وقولوا للناس حسنا وأقيموا الصلاة وآتوا الزكاة ثم توليتم إلا قليلا منكم وأنتم معرضون. بەڵێ خوای گەورە سبحانه وتعالى لا درێژەی باسکردنی ئەهلی کتاب خوای گەورە دەفەرمێ وإذ أخذنا ميثاق بني إسرائيل کاتێکەوە باز بکە وإذ وەکو گوتمان لە ئاەتەکان پێشترش کە هاتیە واتە ئوذکر باسی بکە کاتێکەوە ئەخەذنا ميثاق بني إسرائيل عهد و پەیمانێکی مؤکد بە وەثاق عهد و پەیمانێکی مؤکد ما وەرگر لە بەنی ئیسرائیل کە گوتمان دیارە ئیسرائیل ئەوە نسبەتەن لە بۆ با بڵێن يعقوبي كري إسحاق كري إبراهيم كوا إسرائيل بمعنى العبد الصالح ده كاتك كوا عهد بيمانش مؤكد ما لنوي أو عبد الصالح ورقر عهد بيمانك بريتيب لتي لا تعبدون إلا الله بيش هموشتك أو عهد بيمانك خواي قول سبحانه وتعالى بني إسرائيل وغير بني إسرائيل شورقرتي أويا لا تعبدون إلا الله درباري قولترين حق لسر إنسان كان حقی خوا سبحانه وتعالى اوش اويا كبيوست بتاكو تنيابي فرستن لا تعبدون الا الله نفي واثبات كاتا اوي كوا اخوي يقول لي ما داوان دكا اونيه كعبادتي او بكين بتنها نا يعني تنها بفرمي عبادتي من مكان نا تفرمي عبادتي هيج كسيق مكان تنها الله نبي كاتا اخوي يقول قبولي عبادتي او عبادتي غيري او بكين توحيدي للدوي أنا أغنى الشركاء عن الشرك من عمل عملا أشرك فيه معي غيري تركته وشركه خواهي قول دفن أمن بيسم بشريك نية هركسي كردويك بكا لبو منو لبو غيري من أمن تيدا دردسم لبو يلي ذا قرم بيستم بيني سبحان الله كواتا ولقد بعثنا في كل أمة رسول أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت كواتا خواهي قول هر بيغمبرش نارب لبو كوا عبادتي أو بكري بتنها دور كونه لهمو أواني كوا لغير خواهي فرسلين كخواهي قول بالطاغوت نابدين لبروس نوريان بزاندية إتر هر أوش مفهوم لا إله إلا الله يكم ركن لأركان إيمان كوا بهويوا داخلي دائرة إيمان دبي نفي وإثبات نفي همو برستراويك لغير الله إثبات برستن تنها لبوزات الله بكي سبحانه وتعالى كوا تأوهدوا بيمانة بيش هموشتك أو بكوا تنها خوا ببرستن غيري أو ما برستن لباشي حقي خوا سبحانه وتعالى وبالوالدين إحسانا أو ذات ساكر قلداكو بابتان بكن أو ذات ساكر قلداكو بابتان بكن ليري دالوانية كسيك بڵێ باشە لە پاشی حەقی خوا دە حەقی پێغەمبەر نایە صلی الله عليه وسلم ئەو جودای حەقی داکو باب بەڵێ لە پاشی حەقی خوا حەقی پێغەمبەر دێ صلی الله عليه وسلم ئەدلۆ لێرە باز نەکرا لەبەرەوەی حەقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ضمنی حەقی خوایە لەبەرەوەی حەقی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیطاعی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ضمنی حەقی خوایە سبحانه وتعالى خوا لێت ڕازی نابی هەتاوەکو ئیطاعی پێغەمبەر نەکەی صلی الله عليه وسلم لۆیە کە دەفەرمی ألا تعبدون إلا الله ليرو لسندين جايدك يكسل باشا داكو باب بازدكا بله حقي بيان صوصم لحقي داكو بابش قورترا لناو مخلوقين قورترين كسك حقي لسلمان هب بيغمبري خواه صلى الله عليه وسلم سنك لقمرائي برو هدايات من دبا ريني شاندان لرقاي أوو لدواي أوو إيما أقر خواه يقول لي ما رازي بدسين بهشت إيتر
بەڵام کە خوای گەورە باسی ئەوی نەکردێ لێرە لەبەرەوەی حەقی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ضمنی حەقی خوایە سبحانه وتعالى ئیتباعکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم جۆرایلی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ضمنی عیبادەتکردنی خوایە لێ یەکسەر لە پاشەوی دەفەرمی لە پاشی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وبالوالدین ئیحسانا ئیتر لەناو مەخلوقین غەیری پێغەمبەر صلی الله علیه و سلم گەورەترین کەس کەوا مستحق بی ئەتوو ئەدای حەقی بکەی حەقی داک و بابە وبالوالدین ئیحسانا بەرامبەر بە داک و باب عهد و پەیمانمان لێوەرگرتن ئەوە لە بۆ بەنی ئیسرائیل لە بۆ غەیری بەنی ئیسرائیل ئەو حەق ئەو عهد و پەیمانە وەرگیرە بەرامبەر بە داک و باب چاکە بکەن ئیحسان بە هەموو شێوەیەک بە هەموو مانای ئەو کەلیمەیە چاکە بکەی طبعا ئیحسان وەکو زانان دەفەرمێن ئەن تحسن إلى من أساء إليك ئیحسان ئەوەیە کەوا چاکە بکەی لەگەڵ کەسێک کە خراپەی لەگەڵ کردی طبعا داک و باب خراپەت لەگەڵ ناکە بەس لەو فەرەزنا خراپەش لەگەڵ کردی پێویستە هەر چاکەی لەگەڵ بکەی لە بەرامبەر غەیری داک و باب پێویستەوە بکەی ئەگەر دەتەوێت خوا خۆشت بی و محسین بی کە خوای گەورە محسینی خۆش دەبێت لە بەرامبەر غەیری داک و باب شەروا بی بەڵام بەرامبەر بە داک و باب لە هەموو کەسێک ئەولاترە ئیحسان و چاکە بکەی هەتا لەو حاڵەتەی کە ئەگەر بابڕێم فەرمان لەسەر بکاکەوە شەریک لە بە خوای گەورە بڕیار بکەوە گەورەترین جەریمەیە وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما ئەگەر فەرمانیان پێ کردی شەریک لە بۆ خوا بڕیار بدەی والعیاذ بالله ئەجا زانان دەفەرمون هەر شتێکی دیکە کەوا مخالفی فەرمانی خوای گەورە بی بەجێیان مەکە بەڵام لەگەڵ ئەوەش معناوە نییە کەوا تەبەڕیان لێ بکە نا وصاحبهما في الدنيا معروفة مصاحبەیان بکە لە دنیادا بە چاکە کەواتە بەڕاستی حەقی داک و باب زۆر گەورەیە وەکو زانانیش دەفەرمون ئەو قەزیەی موقف بەرامبەر بە داک و باب هەموو شتێک لە حقوقی دیکە لە بابەتەکانی تر لەوانەیە خوای گەورە تەعزیری دەکات لە بۆ قیامەتێ و حساب لە ڕۆژی قیامەتێ و دنیا دارولعەمەلە بەڵام مەسەلەی داک و باب ئیلا لە دنیاش دێتەوە پێش خوا پەناماندا یا ڕەبی کەواتە ئەگەر دەتەوێت منداڵ لەگەڵ چاک بن لەگەڵ داک و بابت باش بە ئەگەر خراپەش لەگەڵ کردنەوە و ئیستیغفار بکە ئیتر وبالوالدین ئیحسانا واتە چاکەکار بە لەگەڵیان ئیحسانی بابڕین مالی مادی حسی بە هەموو شێوەیەک لە ماڵی خۆت پێیان ببەخشە ئەگەر هەیتیشیان دڵی پێخۆش دەبی بە قسەی خۆشیان لەگەڵ بکە بە مووقیف بە خزمەتکردن بە هەموو شێوەیەک کە مردن چاکەی لەگەڵ خزم و کەس و ئەقریبای ئەو بکە کەواتە بەڕاستی حەقی لەسەرت هەیە کە مردن دوعا خێریان لۆ بکە دعای خێریان لۆ بکە ئیتر لە دوای مردنیشان هەر حەقیان هەیە لەسەرت و وبالوالدین ئیحسانا وەکو زانان دەفەرمی کە دەفەرمی خوای گەورە دەفەرمی وبالوالدین ئیحسانا واتە نەفی دوو شت دەکاتەوە خوای گەورە لێدا ئیثباتی ئیحسان دەکات و نەفی دوو شت دەکاتەوە کەواتە وبالوالدین ئیحسانا چاکەیان لەگەڵ بکە واتە نابی خراپەیان لەگەڵ بکەی مەحاڵە و هەروها ناژبی بڵێ ئەم لە موقفێکدام نە چاکە و نەخراپە هیچیان لەگەڵ ناکەم نە وبالوالدين إحسانا نابي أوش بكي دبي إلا تاكيان لقل بكي هيز ما زالت يدانيا وذي القربى أوزا تاكا كردن لقل شيء ذي القربى لقل أواني كوا خزماتيان لقلت هي أواني خزماتيان لقلت هي أوزا الأقرب فالأقرب لباشي داكو باب خوش كبراو خيزانو مالو من دالي خوت أوزا مامو خالو كرة خالو كرة مامو إلى آخره الأقرب فالأقرب درجات خوانه وكزانان دفرمون حتى دقيقة بابي تارم أو درجة قرابته دوري هيو بلام هرتسان دي ليد زيق بي أو زياتر حقي لسرته وذي القربة صلي رحم بيوست بجيب جيني أوي كوادي تلات بتسي ولاي زياتريش طبعا وكزانان دفرمون لما صلي رحم ضلين أو برامبر بصلي رحم خلشي تنبشيكن هي واصلة هي قاطعة هي مكافئة قاطع رحم أو ديارة وويلا لبو أوكسيك قاطع رحمة قطع صلة رحمي كذا لا يدخل الجنة قاطع وكبير صلى الله عليه وسلم دفرمي دو مكافئ أو كسيا تنهاد استلاي أو خزميك أو دي تلاي تنهاد استلاي أو خزميك أو دي تلاي وكو قرديك تنها قردي داتو سيام واصل أو كسيا أن تصل من قطعك أوي كوا قطع سلي رحمي لقال كذا أتوبتي وصلي بكي هنا اللويدا
ئیتر وەذیل قوربا پێویستە چاکیان لەگەڵ بکەی قسەی خۆشیان لەگەڵ بکەی وەکو زانان دەفەرمونون هەتا ئەوەی کەوا بای هەندێشی هەیە بڕۆ هەدیەی لۆ بە دڵی خۆش بکە بە هەموو شێوەیەک ئەوەی کەنیتیشی من بابین ئەولە لەبەر ئەوەی لەو حاتە وەکو پێ ساسم دەفەن ئەوەی کە لە خزم و کەس و نزیکەکانی خۆت کەنیتیان کاتێکەوە چاکیان لەگەڵ دەکەی و یارمەتیان دەی ئەوە دوو خێرە ئەگەر لەگەڵ کەسێکی بێگانە ئەو خێرە بکەی یەک خێر دەگاتێ تەنها خێری سەدەقەت دەگاتێ بەڵام لەگەڵ خزم و نزیکی خۆت کە دەیکەی ئەوە سەدەقەت وەسیلە هەم سەدەقەیە دەیکەی هەم سلەی ڕەحمیشە بەجێی دەگەینی ئیتر وەذیل قوربا چاکەکردن لەگەڵی ئەحسانی لەگەڵ بکەی ئەوشمان لەبیر نەچی ئەو ئەحسانی کەوا خوای گەور فەرمان پێکرد لەگەڵ داک و باب و لەگەڵ خزم و کەس وەگەڵ ئەوان کەس کەوا لە دوای دێن پێش هەموو شتێک بەڕاست چاکەکردن ئەوەی ڕێی خوای نیشان بدەی دەستی بگری نەسیحەتی چاچی بکەی لە خراپە بیجێڕیەوە ئیتر بەڕاستی ئەوانە هەمووی لە قیمەی ئەحسانە ئەو جدوایە یارمەتیدان بە ماڵ و قسەی خۆش و ئەو بابەتانە و خزمەتکردنیان هەمووی ئەحسانە بەڵام لە قیمەی ئەحسان ئەوەی ڕێی بەهەشتی نیشان بدەی هەوڵ بدەی خوا نەخواستە ئەگەر ڕێی جەهەنەمی گرتێت لە جەهەنەم بیجێڕیەوە بەڵێ پاشان دەفەرمی وەلیەتامە وەلمەساکین و هەروەها چاکە بکەی لەگەڵ یەتامە جەمعی یەتیمە یەتیم شەرعەن ئەو کەسەیە کوڕیان کچ کە منداڵە بابی دەمری هێشتا بالغ نەبوو پێی گوترێ یەتیم پاشەوەی بالغ بوو لە یەتیمی دەردەچی چاکە لەگەڵ یەتیم بکەی ئەو کەسەی سوبحانە لێرە و لە چەندین جێگا خوای گەور کە باز لە یەتیم دەکاتن ئەو هەموو تەوسیە بە یەتیم ئەو هەموو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە یەتیم کەواتە کاتێکەوە خوای گەورە عائلەیەک ئیبتلا دەکات بۆی کەوا سەرپەرشتیاری ئەو عائلەیە بابەکان لە قەدەری خوای گەورەوە دەمریتن و وەفات دەکات بەڵام لە مقابلدا خوای گەورە هانی ئەو هەموو خەڵکە دەدا ئەو هەموو مسلمانە دەکەوە بێن چاکەی لەگەڵ بکەن لێیە بابڵێن تەماشا دەکەی زۆربەی جار کەسی یەتیم منداڵی یەتیم حاڵی زۆر باشترە لەو حاڵتەی کەوا هێشتا بابی مابوو لەبەرەوەی خوای گەورە وای کردێ سوبحان الله خوای گەورە وای کردێکەوە ئەو هەموو خەڵکەی هان دەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو هەموو خەڵکەی هان دەدا وەکو لە بۆ نمونە پێغەمبەر ئەنا وەکافیل الیەتیمی کەهاتەینی فی الجەنە دوو پەنجەی مبارەکی خۆی بەرز دەکاتەوە دەفەرمێ ئەمن و کافیلی یەتیم ئەوەی کە کەفارەتی یەتیم دەکات وەکو یەکین لەگەڵ یەکین لە بەهەشت سبحان الله لەگەڵ یەکین لە بەهەشت کەواتە چاکەکردن لەگەڵ یەتیم بە هەموو شێوەیەک هەتا وەکو لایەنی بەخشینی سەدەقات پێی ئەگەر دەوڵەمەندیشە دڵی خۆش کە بە هەدیە بە هەموو شێوەیەکەوە دەکرێت دڵی خۆش بکەیت هەوڵ بدەیت دنیا و قیامەتی واتە نەسیحەتی وای بکەیتەوە هەم لە دنیاشدا زەرەرمەند نەبی هەم لە قیامەتی زەرەرمەند نەبی والمەساکین مەساکین دیارە لێرە و لە چەندین جێگا خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە باس چاکەکردن لەگەڵ مەساکین دەکات دیارە لەفظی میسکینمان هەیە فەقیرمان هەیە لە قورئانی پیرۆز هەر لە هەندێک جێگایان فەقیر و مسکین پێکەوە هاتینە لە هەندێک جێگایان بەس باسی فەقیر دەکات لە هەندێک جێگایان بەس باسی میسکین دەکات ئەو لەو لەفظانەیە وەکو مەسەلەی ئیسلام و ئیمان وەکو زانایان قاعیدەی جوان دەڵێن ئەو لەفظانە ئەوانە ئەگەر هەر یەک لەوانە بەتەنیا هات هەردوومانە لە خۆی دەگری واتە لە هەر جێگایەک باس لە ئیسلام کرا بە تەنها ئیسلام و ئیمان لە خۆ دەگری لە هەر کاتێش باسی ئیمان کرا ئیسلام و ئیمان لە خۆ دەگری بەڵام کاتێک کە پێکەوە هاتن ئیسلام و ئیمان ئەوە ئیمان تعبیری ئەوەی کە لەناو دڵە ئیسلامیش تعبیری ئەعمالە ظاهیرەکان دەکات لێرەشدا فەقیر و میسکین هەر کاتێکەوە هەر یەک لەوانە بە تەنها هات ئەوە هەردووچیان دەگریتەوە کاتێک کە پێکەوە هاتن وەکو لە سوورەتی ئەتەوبە هاتیە ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین لەو حاڵەتە هەر یەکە و مانایەکی جیاوازی هەیە فەقیر ئەو کەسێکەوە هیچی نییە لە وەکو زانان دەفن لە فیقارەوە هاتەوە کە ئەنەما کوو کەسێکەوە هیچم دەرێت پشتم شکا کوو فەقەراتی پشتی ئینسان ڕای دەگری ئەگەر فەقەرات شکا دەکەوی ئیتر فەقیر ئەو هەیە تەواو وەکو بڵێ فەقەرات شکا و کەوتیە بەڵام میسکین لەوی ئەهوەنترە کەواتە فەقیر ئەو کەسە هیچی نییە میسکین ئەو کەسەیە هەیتی بەڵام بەشی ناکە ئەسکەنەته الحاجە واتە ئەو کەسێکەوە پێداویستیەکانی وای لێ کردە حرەکەی کەم کردیتەوە میسکینە ئیتر خوای گەورە دەفەرمێت چاکە لەگەڵ مەساکین بکەن قسەی خۆشیان لەگەڵ بکەن یارمەتیان بدەن لە قەدەر توانە ئەوجا پێش هەموو شتێک بە زەکات ئەوجا دوایە بە سەدەقات بە قسەی خۆش بە پاڵپشتی بە ڕەفعی معنەویات بە هەر شێوەیەک بە تایبەتی لە زروفێکی وەکو ئەو ڕۆمانە کە بەڕاستی لە زروفێکی مادی سەختدا دەژین میسکین گەلێک زۆر ئێستا فەقیریش هەیە کەوا هیچی نیە بەڵام میسکین گەلێک زۆرەکەوە هەیتی بەڵام بەشی ناکە ئیتر پێویستی بە یارمەتی هەیە پێویستی بە
ئەوەی هەیەکەوە پاڵپشتی یەکتری بکەین لە بەروی مسلمانان وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەیەوێتن کە وەکو بنیان مەرسوس بن یەکتری قایم بکەن کەسێک لاواز و بێت تاقەت بە پێویستە هەڵی بگرنەوە. ئیتر وقولوا للناس حسنا پاشان هەر لە زمانی تەوسیە خوای گەورە لە زمانی ئەو عهد و پەیمانی کردەوە لە بەنی ئیسرائیل وەرگیرە لە دوای عیبادەتکردنی خوای گەورە ئەو جا چاکردن لەگەڵ داک و باب ئەو جا لەگەڵ خزم و کەس ئەو جا لەگەڵ یەتیم ئەو جا لەگەڵ میسکین ئەو جا بەعام دەفەرمێن لەگەڵ خەڵکی چاکە بڵێن و هەروەها چەند شتێکی کەش بازەکە لە عهد و پەیمانەکە بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتە و ئەوەی تێیدا مایە تەواوی دەکەین بە پشتیوانی خوا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.